16 ئۆکتۆبەر یەکێک لە لێکەوتەکانی ڕیفراندۆم، یەکێک لە کاردانەوەکان بۆ دژی ڕیفراندۆمەکەی هەرێمی کوردستان خوێنی شەهیدان و تێکۆشانی 3 ساڵ لە ماوەیەکی کورددا لەدەست چوو. لە 150 خاکی کوردستان کەوتەوە ژێردەسەڵاتی هێزە عێراقیەکان. 16 ئۆکتۆبەر دەستپێکردنەوەی پرۆسەکانی تعریب و گۆڕینی دیمۆگرافیای کوردستان بوو. بەرەبەیانی 16 ئۆکتۆبەر هێزە عێراقیەکان لە کەرکووکەوە دەستیان بە هێرشکردن کرد. لە 48 کاتژمێردا تەواوی ناوچەکانی مادەی 140 کەوتەوە ژێر کۆنتڕۆڵی هێزە عێراقیەکانەوە. ئەم ڕووداوە لە 150 خاکی باشووری کوردستانی لە دەستی ئیدارەی هەرێمی کوردستان دەرهێنا. زۆرینەی کێڵگەنەوتیەکانیش کەوتنەوە دەست عێراق کە سەرچاوەی داهاتی هەرێمی کوردستان بوون. ڕیفراندۆم پاساوێک بۆ 16 ئۆکتۆبەر. لە دوای هێرشی چەتەکانی داعش بۆ سنوورەکانی باشووری کوردستان لە ساڵی 2014 هێزە عێراقیەکان لە ناوچەکانی سنووری مادەی 140 پاشەکشەیان کردو. ئەو ناوچانە کەوتنە ژێر داگیرکاری چەتەکانی داعش. دواتر هێزەکانی پێشمەرگە و هێزی گەریلا لە ئەنجامی بەرخۆدانێکی مەزن ئەو ناوچانەیان لە چەتەکان پاکردەوە و لەوێ ئیدارەیەکی هاوبەشیان لەگەڵ پێکاتەکانی دیکە دروست کرد. ئەو کات حکوومەتی عێراق بەهۆی ئەوەی بەشێکی زۆری خاکەکەی لەلایەن چەتەکانی داعشەوە داگیر کرابوو، بۆیە پێویستی زۆری بە هێزە کوردیەکان بوو بۆ ڕوبەڕووبوونەوەیان. لەبەرەوەش بەرامبەر کۆنتڕۆڵکردنی ناوچە کێشە لەسەرەکان لەلایەن هێزەکانی پێشمەرگە هەڵوێستی نیشان نەدا، بەڵام لەگەڵ ئارامبوونەوەی شەڕی دژ بە داعش چاوەڕوانی هەلێک یاخود پاساوێک بوو تاکو بگەڕێتەوە ناوچەکانی پێشوو. ڕیفراندۆمیش ئەو پاساوە بە هێزەی پێدا، بەتایبەت دوایەوەی مەسعود بارزانی سەرۆکی ئەو کاتی هەرێمی کوردستان گەڕانەوەی ئەو ناوچانەی بۆ ژێردەسەڵاتی هەرێمی کوردستان ڕاگەیاندبوو. لە ڕیفراندۆمدا بانگەشەی سربەخۆیی و دروستکردنی دەوڵەتی کوردی دەکرا، بەڵام کەمترین پشتیوانی ناوخۆیی و دەرەکی هەبوو. لەگەڵەوەشدا وڵاتانی دراوسەی هەرێمی کوردستان و وڵاتانی زلهێزیش هۆشداری و هەڕەشیان لە هەرێمی کوردستان دەکرد. حکوومەتی عێراقیش چەندین جار هەڵوێستی توندی دەربڕی لە دژی ڕیفراندۆم و هەڕەشەی کاردانەوەی سەربازی دەکرد، بەڵام دەسەڵاتدارانی هەرێمی کوردستان و بەتایبەت ئەوانەی کە پێشەنگایەتی ئەنجامدانی ڕیفراندۆمیان دەکرد بە زمانی زبر وەڵامی هەڕەشە و هەڵوێستی وڵاتانیان دەدایەوە. بە جۆرێک بەرامبەر بە هەڕەشەکانی عێراق بێمتمانەی خۆیان نیشاندا و هەڕەشەی وەڵامدانەوەی سەربازیان لێدەکردن. ئێران و تورکیا و عێراق لە دژی کورد بوونە یەک دەست. بە ماوەیەکی کورت پێش ئەنجامدانی ڕیفراندۆم سوپای عێراق لەگەڵ هەریەکە لە سوپای پاسدارانی ئێران و سوپای تورک مانۆڕی سەربازی هاوبەشیان لە سەر سنوورەکانی هەرێمی کوردستان ئەنجام دەدا. ئەوەش وەک پەیامێک بوو بۆ دەسەڵاتدارانی هەرێمی کوردستان. لەگەڵ هەموو هەڕەشەکاندا لە 25 ئەیلول ڕیفراندۆم ئەنجام درا و دواتر هەڕەشەکان هێواش چوونە قۆناغی کرداریەوە. بۆ نمونە ڕۆژی 29 ئەیلولی 2017 و تەنها دوای 4 ڕۆژ لە ئەنجامدانی ڕیفراندۆم بە بڕیاری حەیدەر عەبادی سەرۆکوەزیرانی ئەو کاتی عێراق گەشتە ئاسمانیەکان بەڕێی فڕۆکەخانەکانی هەرێمی کوردستاندا داخراوە. هەریەکە لە وڵاتانی تورکیا و ئێرانیش بە داخستنی دەواازەی سنووریەکانیان لەگەڵ هەرێمی کوردستان گەماروی ئابووریان خستە سەر هەرێمی کوردستان. 16 ئۆکتۆبەر چی ڕوویدا؟ بەرەبەیانی 16 ئۆکتۆبەری 2017 سوپای عێراق و حەشدی شەعبی لە شاری کەرکووک و شارۆچکەکانی خورمات و داقوق و حەویجە هێرشیان کردە سەر سەنگەرەکانی پێشمەرگە. هێزەکانی پێشمەرگەش بە بڕیاری بەرپرسانی هەرێم لەو ناوچانە کشانەوە کەوا بە خوێنی هەزاران شەهید لە چەتەکانی داعشیان پاراست بوو. هێزەکانی پێشمەرگەش لە باکووری ڕۆژهەڵاتی کەرکووکەوە گەڕانەوە بۆ شارەدەی قەرەهەنجیر و سەنگەریان لێدا. لە باکووری کەرکووکیشەوە گەڕابوونەوە بۆ شارەدەی تەقتەق. هەروەها لە شارۆچکەی خورماتویشەوە پاشەکشەیان کردبوو بۆ باکووری ڕۆژهەڵاتی شارۆچکەکە و لە سنووری شارەدەی زنانە جێگیر بوون. بەهۆی ئەو یێرشانەوە سەدان هەزار هاوڵاتی لە شاری کەرکووک و شارۆچکەکانی داقوق و خورمات و دەوروبەریان بۆ پاراستنی گیانی خۆیان ئاوارەی شارەکانی دیکەی هەرێمی کوردستان بوون. لە شەڕ و پێکدارانەکانی ئەو دوو ڕۆژەدا لە ناوچەکانی باشووری کەرکووک و شارۆچکەی خورمات و شارەدەی پردێ ژمارەیەکی زۆر پێشمەرگە شەهید بوون و ژمارەیەکیش بەدیل کەوتنە دەست هێزە عێراقیەکانەوە. ڕووداوەکانی ئەو دوو ڕۆژە گەلی کوردیان خستە دۆخێکی شۆک ئامێزەوە. خەڵک تووشی دڵە ڕاوکێ بوون دوای ئەو ڕووداوانە. لەگەڵەوەشدا تووڕێیەکی زۆریان هەبوو بەرامبەر ئەنجامدەرانی ڕیفراندۆم. ئەم ڕووداوانە بوونە هۆکاری لەدەستدانی لە 150 خاکی باشووری کوردستان، هەروەها بووە هۆی لەدەستدانی تەواوی بیرەنەوتەکانی سنووری ناوچەدا بڕێنراوەکان و خاڵە سنووریەکان کە ئەمەش لە ڕووی ئابووریەوە زیانێکی گەورەی بە هەرێمی کوردستان گەیاند. لە ڕووی سیاسیشەوە سەنگ و پێگەی هەرێمی کوردستانی لە عێراق و ناوچەکەدا بە شێوەیەکی بەرچاو کەم کردەوە. زیان و مەترسیەکانی سەر هەرێمی کوردستان
لە دوای ڕووداوەکانی 16 ئۆکتۆبەرەوە هەرێمی کوردستان لە 155 هەناردەی نەوتی لەدەستدا. پێش ڕووداوەکانی 16 ئۆکتۆبەر حکوومەتی هەرێمی کوردستان 12 بیرە نەوتی لە ژێردەستدا بوو، بەڵام هەریەک لە بیرەنەوتەکانی هاڤانە، بای حەسەن، بابە گوڕگوڕ، خەباس، جەبور و عینزالە و باتمای لەدەستدا و کەوتنەوە دەستی حکوومەتی ناوەندی کە کۆی گشتی بەرهەمیان 445,000 بەرمیل نەوتی ڕۆژانەیە. جگە لە نەوتی ئەو کێڵگانە حکوومەتی هەرێم بەرهەمی غازی سروشتی ئەو کێڵگانەژی لەدەستداوە کە کۆمپانیای دانەغاز بەرهەمێنانی تێدا دەکرد. گۆڕینی دیمۆگرافیا لە دوای ڕووداوەکانی 16 ئۆکتۆبەر بە بڕیاری ڕاکانجبۆری پارێزگاری بە وەکالەتی کەرکووک عەرەبی هاوردە ڕەوانەی چەندین ناوچەی کوردی کران. عەرەبی هاوردە کە لە سەردەمی ڕژێمی بەعسەوە هێنرابوونە ناوچەکە و دواتر لە 2003 ناوچەکەیان جێهێشت بوو، جارێکی تر گەڕێنرانەوە بە تایبەت بۆ ناوچەکە و فشارێکی زۆر لە کوردەکان دەکەن و کێشەی داگیرکردنی زەوی و زاری کوردەکان لەلایەن عەرەبەکانەوە سەری هەڵداوە. ئەوەی لە دوای ڕیفراندۆمەوە تا ئێستا لای کورد جێی پرسیارە ئەوەیە بۆچی سەرکردایەتی سیاسی هەرێمی کوردستان سەرباری هەموو فشار و هەڕەشە و بەدیلەکانیش سوور بوون لەسەر ئەنجامدانی پرۆسەیە کە تەنانەت خۆشیان دانیان بەوەدا دەنا کە ئەو پرۆسەیە ئامانج لێی دروستکردنی دەوڵەت نییە. ئەگەر ئامانج لە ڕیفراندۆم سربەخۆیی نەبوو، ئەی بۆچی نیوەی خاکی باشووری کوردستان و پێگەی کورد و تەنانەت سەرچاوەدارایەکانیشتان کردە قوربانی بووی.